پاشەوەی زانستی پزیشکی گەیشتە ئەو دەرەنجامەی کە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە خۆی لە چەندین خاڵ و هۆکارە دەبینێتەوە کە بەشێکیان بۆ ماوەین، بەشێکیان تایبەتە بە ژینگە و بەشێکیشان تایبەتە بە شێوازی ژیان. بەڵام ئەوەی لێرە گرنگە پاش ئەوەی کە کەسێک تووشی شێرپەنجە ئەبێ ئومێدێکی هەبێ بە ژیان، ئومێدی چاکبوونەوە، گەڕانەوە بۆ ناو کۆمەڵگا بە هەمان شێوەی ئەو کەسانەی کە تا ئێستا وا لە ناو خێزانەکانیانە یان کەسی نزیکیان یان خۆیان شێرپەنجیان نییە دەبێ بیر لەو خاڵانە بکەنەوە کە ئەبێتە هۆی خۆپارێزی. یەک لەوانە پاراستنی ژینگەی دەوروبەرمانە پاش ئەوەی کە کارمان بەو شتانە نامێنێ کە بەکاریان هێنین نەیانکەینە هۆکارێک بۆ پیسبوونی ژینگە. لەگەڵمان بمێننەوە باز لە چەند هۆکارێکی شێرپەنجە و چەند ڕێگایەکی خۆپارێزی لەگەڵ دۆزینەوەی ئومێد بۆ ئەو کەسانەی کە شێرپەنجیان هەیە. تەندروستی بە مانای دروستی جەستەیی و دەرونی دێت. ئەو کەسانی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە بەدەست کێشەیەکی گەورەی جەستەییەوە دەناڵێنن بە شێوەیەک کە دۆخی دەرونیان دەکەوێتە ژێر فشارێکی زۆرەوە. بۆیە ئەم کەسانە جگە لە چارەسەری پزیشکی لە ڕێگەی دەرمان و نەشتەرگەری و تیشکەوە پێویستیان بە پاڵپشتی معنەوی هەیە تا بتوانن ئەم قۆناغە سەختە لە ژیانیاندا بە سەرکەوتویی و گەیشتنە چارەسەری کۆتایی تێبپەڕێنن. هاندان و گرنگیدان بە وەرە و دروستکردنی ئیرادە هاوتەریب لەگەڵ چارەسەرەکان تەواوی پاکێجی ڕزگاربوون لە نەخۆشیەکەیە. شێرپەنجە جۆر و هۆکارەکانی توشبوونی زۆرن، بەڵام ئەوەی پێویستە هەموو کەسێک بە ئەرکی بزانێت ڕێگاکانی خۆپارێزی و هاوکاری کەسانی توش بووە. شەمیران لەتیف ئەمڕۆ لە نەخۆشخانەی ڕزگاریە. هاتوۆتە ئێرە تاوەکو پشکنینی مانگانە و ساڵانەی خۆی بکات. ئەو پێش زیاتر لە 4 ساڵ دوای پشکنین لەلایەن پزیشکەوە هەواڵی ئەوەی دەدرێتێ کە تووشی شێرپەنجە بووە. من لە بەهاری 2014 تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمەک بووم و تر بۆ ماوەی 3 ساڵ و نیو دەبێ عیلاج بەکاردەهێنم تا ئێستش بەس ئێستا سحەتم زۆر باشە و ڕاستە لە بیدایەت زۆر سەختە هەتا ڕادێت لەگەڵی تر ئەوەیە قسەی خەڵک و ینی زۆر شتێ ناخۆشە حتا نەفسیان حەز ناکەی باسیشی بکەی بڵێ کە نەخۆشم یان شتێک تر وردە تر بە مروری زەمن شتەکان ینی خۆت لێی ڕادەی باش دەبی تر ورەش زۆر ینی پێویستە ورە زۆر بەرزبی زوو نەڕوخەیت تر وەک بڵێ ئەبێ ینی بجەنگی لەگەڵم نەخۆشیە تۆ ئەبێ بەسەر نەخۆشیەکەت زاڵبی نەک نەخۆشیەکە بەسەر تۆدا زاڵبی. تر بیدایەتی زۆر سەختە بەس وردە لەگەڵ عیلاج و ئێستا ئەلحەمدوللا عیلاج زۆرە وەکو پێشان نییە کە ئەو نەخۆشیە هەبوو عیلاج نەبوو. ڕاستی خەڵک ئەو کاتە ینی احتیمالی مردن و ئەو شتانی هەیە بەس ئێستا زۆر باشە لەخوا بە زیادبی عیلاج هەیە شت هەیە تر ئێستاوا دەمبینێ سحەتم زۆر باشە. دکتۆر باساک پزیشکی چارەسەرکاری نەخۆشیەکانی شێرپەنجەیە کە لە چارەسەرکردنی شەمێراندا ڕۆڵێکی گەورەی هەبووە. شەمێران خان لە سەرەتای لە بەهاری 2014 بوو کە تووشی نەخۆشیەکەی بوو نەشتەرگەری بۆ کرا بوو دوایی پیان و دوو ئەبێ بچی چارەسەری کیمیایی وەرگری نەیوێرا بوو ترسا بوو بەو قسانەی کە لە خەڵکا هەیە و گوێ لێ بوو کە قژی هەڵەوەری و بڕۆی هەڵەوەری و بێتاقەت دەبێ و ئەرشێتەوە و مانوبوونیکی زۆری ئەبێ ئەوانە لای گەورە بوو نەیوێرا بوو چارەسەری وەرگێ تا دوای 4 مانگ 5 مانگ
نەگەڕا بۆ سەردانی دکتۆریشی نەکرد تا لات بوو نەخۆشیەکەی جارێکتر سەری هەڵدا بوو کە نەخۆشیەکەی سەری هەڵدا ئەم جارە دیسانەوە نەشتەرگەری بووە کرا و پاکرایەوە اینجا شەمێراخان هات بۆ لای من بۆ چارەسەری هات بوو ڕەنگی زەر بوو هەڵبزڕکا بوو ترسا بوو زۆر بێتاقەت بوو ئەگریا و ئەیوت من چارەسەری وەرناگرم چارەسەری کیمیایی وایە و ئاوایە و خراپە و قژم هەڵەوەرێ و بێتاقەت مەکە ئەوانە منیش زۆرم قسە لەگەڵ کرد پێم وت ئێستاش بینەوە پێم شەمێراخان تۆ خۆت مەترسێنە شتەکە بۆ قورسیە نییە بۆ گرانیە نییە تۆ چاکە بیت و قژی شت دوای 6 مانگتر زۆر جوانترێتەوە لەوەی ئێستا هەت بۆیە خۆت سەغڵەتی قژمەکە هەر بە سەعبەتمەوە 6 مانگەش بە باروکە بە سەری بەرە هیچ لە کێشەکە ناگۆڕێ بۆ ئەو 6 مانگە ڕاستە قورسە بۆ ئافرەت بۆ هەموو کەسێک بە تایبەتی بۆ ئافرەت کە قژی هەڵەوەری و برژانگی و برۆی و ئەوانەی نامێنێ زۆر تەسیل لە ناخیەکە لە نەفسەتیەکە پس مەرحەلەیەکی کاتیە شتێک هەیە زۆر گەورەترە کە تۆ بیکەی بە بەراورد بە قژت یا بە برژانگت تۆ بە دوای 6 تۆ چاکە بۆی کە تاو ژیانت چاکە بیتەوە درێژە بێتەوە تەمەنە درێژە بە ژیانێکی ئاسایی ئەژی لەبەر ئەوە هەندێک شتیش هەیە بێ ئەوەی پێڵێن لە خۆبردی و تەسحی دەوێت شتی گەورە بەرامبەر بە شتی بچوو تر بەم قسانە شەمێراخان هات قەناعەت پێدان و ڕازی بوو کە چارەسەری وەرگێ قژی کەوت باروکەشی دانا دوای چارەسەری کیمیایی بۆ ماوەی 6 مانگ بەس شەمێراخان وەکو خۆتان بینیتان بینن قژی چەند جواناتەوە دەموچایشی چیلی هات و زۆر جوانتریش بووە لە جاران وەکو خۆی ئەجا تەندروستیشی زۆر باش من پێیان بڵێن بە هەموو ئەوانەی کە دووچاری نەخۆشی شێرپەنجە بوون کەەوە خۆیان نەترسێنن کۆتایی ژیان نییە سەرەتای قۆناغێکە بۆ بەرگریکردن لە ژیانی خۆت لە جسمی خۆت بۆ ئەوەی بتوانی ژیانێکی باشتر بگوزارێنی و کوالیتی ژیانت باشترکەی لەگەڵ ئەو نەخۆشی کە هەتا ئەمە هەواڵی پێگەیانی کە تۆ شێرپەنجەت هەیە کۆتایی ژیان نییە وەکو جاران نەماوە چارەسەری زۆر هەیە زۆر بەرەو پێش چووە تەمەەن زۆر درێژ بووەتەوە بۆ چارەسەریانە زۆر شێرپەنجە هەیە بربەتاوی بن بڕدەکرێ ئەو ترسە و ئەو فۆبیایە با لە ناو خەڵکان نەمێنێ کە تووشی شێرپەنجە بوو بەیانی ئەمرێ وانەماوە. شەمێراخان ئەم حاڵەتی کە بەسەر تۆدا هات و چارەسەر دووەرگرت و ئێستا بارودۆخی تەندروستی بەرەو باش بوونەوە لەخوا بەزیابێ چ گۆڕانکاریەکی کردووە لە ژیانتە لە هەڵبژاردننی خۆراکت لە هەڵسو کەوتت لە ینی بیرکردنەوەتی نەگۆڕیەوە لەو شتانە؟ بەڵێ بڵێم بۆ خواردن شتیوە ینی تا شتی ینی فرێش شتیوا بخۆی باشترە لەوەی شتی ینی بڵێم ناوقوتی ئەو شتانە تەسیری خراپی هەیە بۆ تەندروستی. ئێستا تۆ واکە ئەو شتانە تەطبیقەکەی؟ بەڵێ بەڵێ و هەروە وەرزشیش ئەنی ڕۆژانە بۆ سەعاتێک ڕۆیشتن دەکەم تر سحەتم زۆر باشە الحەمدلله خۆی دەبێ ڕێنمای ئەو شتانە بکە ئەگەرنا تر کێش زیاد دەکاوە تر احتیمالی سەر هەڵدانی ئەو نەخۆشیە لە خەڵەوی و لە تر خواردنی خراپ ئەو شتانە سەر هەڵدەداتەوە ناسحەتم زۆر باشە الحەمدلله. هیچ لە پلانتا هەیە کە ئەو تەجروبەی کە خۆت پێدا تێپەڕبووی لە ئازار و لە چارەسەر و لە بێتاقەتی و لە بەعزێ جار لە بێئومێدی و ئەوانە ئەم شتە تەرجمە بکەی بتەوێ بەشداری بکەی لە شتێکە کە بۆ ئەو نەخۆشانەی هەمان کێشیان هەیە هاوکاریان بی معنەویان بیر لە کاری خۆبەخشی بکەیتەوە؟ بەڵێ حەز دەکەم بەشداری بکەم لە معناتی ئەو نەخۆشانە تر بە هەر چۆنێک بێ تر داوا لە هاوڵاتیانی خۆشەویستیش دەکەم تر حتى بە سەردانێکی نەخۆشێک بێ بە پێشکەشکردنی گوڵێک بێ
شەرنی هەموو شتێک هەر مادی بی ئەو شتانە بیتن بەسەریان بکەنەوە. تو خۆت تەئسیری لێ دەکردی کە کاتێک هەستە کرد کەسێک هاوکاری دەکات لە بەس بە سەردانێک بێ بە قسەیەکی خۆش بێ کە پێت بڵێ شەمێران تۆ پێویستە بە قۆت بی پێویستە ئیرادەت هەبێ بەسەر ئەم نەخۆشیە سەرکەوی تەئسیری لێ کردی؟ بالضبط وڵا زۆر تەئسیر دەکاتن حتا من لە زۆر ینی نەخۆی دایمە نەخۆش وایە متابعی زۆر شتم دەکرد ینی متابعام دەکرد دەمگوت بزانم لە گڵاسی من ئاو دەخۆنەوە ینی ئەو هایە نەخۆش هەستیارە بێ زۆر هەستیار دەبی ئەرەوەڵایەتر کە دەمبینیش ینی لە گڵاسەکەی من ئاو دەخۆن دەمگوت دیارە هیچ شتێک نییە باش دەبمە من تر الحەمدلله لە ئێستا ژیانی خۆم بەڕێوە دەبم تر کاروباری ناو ماڵ و سێ منداڵی چاوگەشی جوانم هەیە و تر هیچ مشکلێکم نییە. شەمێران ئێستا ژیانی ئاسایی خۆی بەڕێوە دەبات. ئەو قەت پاڵپشتی هاوسەر و خێزانەکەی لەبیر ناکات. چونکە وەک دیوارێکی پۆڵاین تا کاتی سەرکەوتنی شەمێران لەم جەنگەدا هەر لەگەڵی بوون. ئەو حەز بە هاوکاری کەسانی توشبوو دەکات. دەڵێت من بە تەواوی لە ئازارەکانیان تێدەگەم. بۆیە ئەمڕۆ بەهێنانی ئەو شیرینیەی کە بەدەستی خۆی دروستی کردهبوو سوپاسگوزاری خۆی بۆ نەخۆشخانەی نانەکەلی دەردەبڕێت. ئەویش بەوەی چەند ساتێک بزە و خەندە بخاتە سەر لێوی نەخۆشەکانی قاوشی منداڵان لەم نەخۆشخانەیە. من کتی شەمیرانم کە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە بەڵام لەخوا بە زیاد بێ بەهۆی بەردەوامبوونی لە بەکارهێنانی دەرمانەکانی ئێستا سەحەتی زۆر باشە و کە بۆ هەستیش کە ئەو هەواڵەمان پێگەیشت ئەکید هەستێکی ناخۆش بوو بەڵام من یەکێک بووم لەو کەسانەی کە زیاتر دڵنەوەی دایکم لەدا لەبەر ئەوەی من کتی گەورەی ماڵەوە بووم و لەگەڵ دایکم وەکو هاوڕێیەکی نزیک و زۆر نزیک بووین لەگەڵ یەک ومێدەوار بین کە بگەڕێتەوە و نەخۆشی نەمینێ لەبەر ئەوەی بەردەوام بوو لەسەر بەکارهێنانی دەرمانەکانی و دڵنەوەیمان زۆر داوە و ینی وامان نەکرد کە هەست بکات ئەو نەخۆشی چارە سەر نەبێت یان بێ ئومێد بێت. لە نەخۆشخانەی نانەکەلی شاری هەولێر کۆمەڵێک گەنجی خۆبەخش هاوکاری توشبووانی شێرپەنجە دەکەن. کارەکانیان زۆر سادەن بە زۆر مانەبەخشن. کاتێک ئەوان دەبینی هەست دەکەی کە لەم سەردەمە بەرژەوەندیەی ئێستادا هێشتا کەسانێک هەن ماندوو نابن و چاوەڕێی هیچ پاداشتێک نین. تەنها دەیانەوێت کۆمەڵگە لە ڕێگەی ئەمانەوە دەستی هاوکاری بۆ توشبووانی ئەم نەخۆشیە درێژ بکەن. جگە لەوەی کە ژیانی ڕۆژانە وەکو قوتابی بەسەر دەبم لە هەمان کاتدا ویستومە وەکو خۆبەخش بتوانم ئەو کاتێک کە هەمە بۆکاری خۆبەخشی پڕی بکەمەوە. ئێمە زۆر جاران دەینە ئێرکوانە بۆی چیرۆک لە بۆ ئەو کەسانە ئەو منداڵانە بجێڕینەوە کە نەخۆشی تووشی نەخۆشی شەرپەنجە بوونە جا بخوێنەوەی چیرۆک بێ بە یاریکردن بێ لەگەڵیان بە لێدانی مۆسیقا بێ بۆیان بە قسەی خۆش بێ لەگەڵیان بە هەر شێوەیەک بتوانین کاتی خۆمانیان بەسەر ببین. وەکو هەمومان دەزانین کە بەکارهێنانی دەرمانی کیمیاوی بۆ نەخۆشی توشبووانی شەرپەنجە یەکێک لە زیانە لاوەچیەکانی ئەوەیە کە تووشی خەمۆکی دەکاتن. ئێمە من وەکو قۆناغی قوتابی کۆلێژی پزیشکی هەست بەوە دەکەم کە کەسێک تووشی خەمۆکی لەو تەمەنە بچووکەش دابێتن دەبێت چۆن ژیانێک بەسەر بباتن. پێم دەڵێن بۆچی کاری خۆبەخشی دەکەی یەکێکی تر لە هۆیەکان ئەوەیە کە بتوانم ببمە سەرچاوەیەک بۆی هانی گەنجانی تر بدەم. ئێمە گەنجین ئێمە هێزمان هەیە ئێمە بەتوانین کاتمان هەیە لەوانەیە پارەمان نەبێتن بەڵام دەتوانین بەو کاتەی بەو هێزەی کە لەو تەمەنە گەنجە هەیتمان بتوانین یارمەتی ئەو کەسانە بدین کە پێویستیان بە یارمەتیە و بتوانین ببینە سەرچاوەیەک بۆی گەنجانی تر چاومان لێ بکەن و بتوانن کارێک بکەن کە لە دوا ڕۆژدا سەربەرز بن بێت.
هەڵبەتە کاری خۆبەخشیەکێکە لەو کارە پیرۆز و گرنگانەی کە ماوەی چەندین دێ لە هەموو دنیادا کاری پێدەکرێتەوە خەڵکانێکی زۆر بە خۆبەخشانە کاری خۆبەخشانە ئەکەن وەکو نووسەرێکی ئەمریکی ئەندرو جاکسۆن ئەڵێت خۆشببختترین ئەو کەسانە نین کە زۆرترین شت لە ژیانە بەدەستێنن بەڵکو ئەو کەسانن کە زۆرترین شت ئەبەخشن لە ژیانە بەبێ ئەوەی چاوەڕێ هیچ پاداشتێکی مادی لە ژیانە بکەن. منیش پێم وا بووە کاری خۆبەخشی ئەبێتەوە کارێک بکەیت بۆ ئەوەی ژیانی کەسانێکی تر ڕووناک بکەیتەوە لە تاریکی ئەبێ کارێک بکەی هیوایەک بە کەسانێک بەخشیتەوە کە بێهیوان وە کەسانێک لە ناومێدی ڕزگارکی بەرەو ئومێد بوون چکە کاتێک تۆ لە سەردەمێک و لە کاتێک و لە ژیانێک داوی کە هەموو کەسێک ئومێد بەخش بوو هیچ مانایەکی نابێت کە تۆ ئومێد بەخش بی بەڵام گرنگترین ئەو کەتانە ئەوەیە کە هەموو کەسێک لە ڕژبینی بەشێکی خەڵک لە ڕژبینی بژی تۆ لە گەشتبینی بژی کەسانێک لە ڕژبینی بژین و تۆ گەشتبینی بە خەڵک بەخشیتەوە کەسانێک لە ناومێدیا بژین و تۆ ئومێدیان ببەخشیتەوە کاری خۆبەخشی ئەو کارەیە کە تۆ ئەتوانیت بەبێ هیچ پاداشتێکی لە بەرامبەردا تۆ توانی یارمەتی خەڵکانێک بدەیت کاتی خۆت بۆ کەسانە تەرخان بکەیت و ئەو کەسانەش سوود لە توانا و بەهرە و هێز و عەقڵیەتی تۆ وەرگرن بەبێ هیچ بەرامبەرێک. ئەمە هەر جارە کە دێین سەردانی ئەو نەخۆشخانەیە ئەەکەین یارمەتی منداڵەکان دەین بۆی بتوان ئەگەر هەر بەهرەیەکیانە ناو هەیە دەری بخەن ئەوانیش وەکو هەر منداڵێکی ئاسایی کۆمەڵێ مافی خۆیان هەیە دەتوانن چەند ئیشێک هەیە بتوان بیکەن. من لێرە کە هەر جارێک دێم ئیشی من ڕاستمکردنە لەگەڵ منداڵەکان وێنەیان لەگەڵ دەکێشم ئەوڕۆ لەگەڵ ئەو نەخۆشە ویسمان وێنە بکێشین وتی با وێنەی بازێ بکێشین کە لەبەر ئەوەی باز جوانە و هێمایەکە بۆ ئازادی هێمایەکە بۆ هێز کە لەوانەیە ئەو لە ناو خۆی ئەو هێزە بتوانێت ڕۆژێک لە ڕۆژان ئەوەکو هێمایە گوێگری بۆی خۆشی لەگەڵی بەهێز بێت. ئیمان ئیبراهیم قوتابی قۆناغی سێی کۆلێژی پزیشکیە و سەرۆکی ئەم ڕێکخراوەیە باس لە کارەکانیان دەکات. ئەم گەنجانە زۆر دڵخۆشن بەوەی کە دەیکەن بە بڕوای ئەوان بەخشین و کاری خۆبەخشی ئارامی دەبەخشێتە دڵەکان. ئیماخان ئێوە چیەکەن بۆ کەسانی توش بوو بە شێرپەنجە؟ ئێمە وەکو کۆمەڵی بیناکارانی جیهانی هۆبەی هەولێر کە کۆمەڵەیەکی جیهانیە لە زیاتر لە 375 هۆبەمان هەیە لە جیهان سەر بە کۆڕبەندی ئابووری جیهانین ئامانجی سەرەکیمان پڕکردنەوەی بۆشاییەکانی کۆمەلگایە بە پرۆژەی جیاواز و ئەو پرۆژانەی کە سوودیان هەیە لە بۆ کۆمەلگا. لە ساڵی 2016 دوای ئەوەی چەند چالاکێکمان لە ناو نەخۆشخانەی نانەکەلی ئەنجامدا هەستمان کرد نەخۆشخانەی شێرپەنجە و نەخۆشانی شێرپەنجە پێویستیان بە پرۆژەیەک هەیە کە دائیمی بێتن یارمەتی لە خزمەت ئەو نەخۆشانە خزمەتیان پێ بکە. ئەوە بوو یەکەم سنتەری پاڵپشتی شێرپەنجەمان لە ساڵ 2016 لە شاری هەولێر دانا کە هەروەک ئەو ژوورێ دەیبینن یەکەم جار کە دەستمان پێ کرد هەموو شتێک هەموو شتمەکێک کە لەو سنتەرە کۆکراوەتەوە هەمووی بە شێوەی خۆبەخشی کۆکراوەتەوە بۆکسمان لە جامیعەکان دانا لە هەولێر لە سلێمانی تاوەکو هەم گەنج بینین ناو ئەو کارە خۆبەخشیە کە ئەو کتابانی لە ماڵەوە پێویستیان پێنیە بیبەخشن کە یارمەتی نەخۆشێکی شێرپەنجە دەدات. لە پرۆژەکانمان لە بۆ نەخۆشانی شێرپەنجە زەختمان لەسەر لایانی دەرونی و لایانی مادیش کردوێتەوە. ئێوە هەستان پێکرد ئەوان پێویستیان بەو دوو شتەیە نەخۆشی شێرپەنجە؟ بەڵێ دوای ئەوەی زۆر سەردانمان کردنوە هەروەها دایکی یەکێک لە ئەندامەکانمان کە هەر بیرۆکەی ئەو سنتەرە لە دایکی ئەوەوە هاتووە لێرە نەخۆش بوو زیاتر لێ نزیک بووین دەمازانی معاناتەکانیمان دەدیت ویستمان ژینگەیەک لە بۆ نەخۆشەکان تەرخان بکەین کە تاوەکو لەو کاتێک کە چارەسەری وەردەگرن بێن لێی ئەو هەندێک ژانی و هەندێک ئازار لەبیر بکەنەوە لەبیر بکەنەوە کە ئەوان ئێستا لە ناو نەخۆشخانەیان و چارەسەر وەرەگرن. وایە چالاکیەکانمان بریتین لە کتێب خوێندنەوە کە هەروەکو دەیبینن خۆبەخشت دەینین دەمانەوە لە چالاکیەکانمان خۆبەخشیش کۆ بکەینەوە و کە جێپەنجەیان دیاربی لە ناو ژیانی نەخۆشەکان. هەمومان بۆشاییەکمان هەیە لە ناو خۆمان کە حەزمان لێیە بە ئیشێک پڕیکەینەوە خزمەتێک بە خەڵکی بکەین ئەوەندەی کە هەیتمان و ئەو بۆشایە کۆمەلگەشت پێ پڕکەینەوە ئەو خۆبەخشانەی کە دێن هەموو حەزیان لێیە یارمەتی ئەو نەخۆشانە بدەن. پاش ئەوەی کە ئەوستەتەرەمان دامەزراند فۆکەسی مەبەست لایانی دەرونی بوو کە بتوانین بەو چالاکیانە بۆشاییەکان پڕکەینەوە بەڵام دوای ئەوە لە ماوەیەکی زۆر کورت توانیمان سیقەیەکی و متمانەیەکی زۆر باش لە نێوان خەڵکەکانی خۆمان و لە نێوان
خێزانی نەخۆشەکان پەیدا بکەین. دۆنیشنمان خەڵک پارەی دەرگای بەخشینان کردەوە لە بۆ نەخۆشەکان کە ئەمە ئەو کو بڵێن وەکو بڕیارمان نەبوو لایانی مادیش یارمەتیان بدەین، بەڵام پاشەوەی کە ئەو متمانەمان پیا کرد دەستمان پێ کرد یارمەتی منداڵەکانماندا. ینی لەو ماوە کورتە و لە لایانی خۆمان کە کو بڵێن سەپۆرتێکی مادیمان نییە ڕێکخراوی ئێمە توانیمان 5 منداڵ بەس بە سوشەل میدیا کە یارمەتی لە خەڵک وەربگرین و بیانێرین بۆ دەرەوەی وڵات تاوەکو پێچەکان ئەنجام بدەن. پیسبوونی ژینگە هۆکارێکی سەرەکی چەند جۆرێکی جیاوازی شێرپەنجەیە. بۆی ئەگەر بمانوێت ڕێژەی توشبوون بە شێرپەنجەکەم بکەینەوە دەبێت بە هەموو لایەک چاومان و دڵ و دەستمان لەسەر ژینگەی وڵاتەکەمان بێت. لوقمان شێروانی وتەبێژ و بەرپرسی ڕاگەیاندنی دەستەی ژینگەی حکوومەتی هەرێمە. ئەم ژینگە پارێزە دەڵێت ژینگەی کوردستان پێویستی بە ئاوردانەوەی زیاترە. لوقمان زۆربەی توێژینەوە پزیشکی و زانستیەکان دەریان خستووە کە پیسبوونی ژینگە یەک لەو هۆکارانن کە وای کردووە ڕێژەی شێرپەنجە لە جیهانە بەرز بێتەوە. ئایا وەکو ژینگە پارێزێک ئێوەش لێرە ئەم ئارودۆخەتان هەڵسەنگانوتەوە پشتڕاستان کردوێتەوە؟ ئێمە هاوکێشەیەکمان هەیە کە دەڵێن ژینگەیەکی پاک یەکسانە بە تەندروستێکی پاک یا ژینگەیەکی خاوێن یەکسانە بە تەندروستێکی خاوێن. پێچەوانەکەی دەقاودەق ڕاستە. ئەگەر ژینگە خاوێن نەبێ، ئەگەر ژینگە پاک نەبێ، ڕاستەخۆ کاریگەری لەسەر مرۆڤ و هەمە جۆری زیندەوەرەکان و گیانلەبەرانەیە تا دار و درەختیش. ئێمە لە کوردستان بە بەراورد بە وڵاتە هەرە پێشکەوتەکانی جیهان بە ڕێژێکی زۆر ژینگە ئێمە خاوێنترە بە حکمی ئەوەی ئێمە کارگەی زۆر زەبەلاحی گەورەمان نییە، کوورەی ناوچیمان نییە، مەسەن چەکی یۆرانی و مادەکانی یۆرانم بەکار ناهێنین یانەوەی بەکار ناهێنین. ئەمانە تا ڕادێک بڵێن ژینگەی کوردستان باشترە، بەڵام ئەمە گرفتی ترمانێ کۆمەڵی پیسکەری ژینگەمان هەیە. ئێمە پیس کردووە کۆمەلارەکە ئەوە لێ ڕاستە کۆمەڵی پیسکەری ژینگەمان هەیە بە پلەیەک زۆری ئۆتۆمبیلەکانمان ملیۆنی کونی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان هەیە بە تەنها شاری هەولێر 500,000 ئۆتۆمبیل تۆمارکراو هەیە جگە لەوەی کە ڕۆژان ئەم ئۆتۆمبیلی شارەکانی تر هی وڵاتانی دەوروبەر دێن ڕێژەکە زۆر زیادەکە بە پێی هەندێک توێژینەوە دەڵێ ئەگەر ئۆتۆمبیلێک بزوێنەرەکەی هیچ سرف نەکا واتە بە نۆرمال ئیشکە لە سوواندنی هەر لترە بنزینێکدا یا گازێکدا نزیکی 2 چیلۆنی و گازی دۆمۆکسیدی کاربۆن تێکەڵ هەوا دەکات بە پێی ئەو دیراسانە دەڵێت پێویست دەکە 7 دار هەبێ تا هاوسەنگی ژینگە ڕوو بدا ژینگە لە پیسبوونی گازی دۆمۆکسیدی کاربۆن بۆ 1 لیتر بنزین 7 دار هەبێ ینی کەواتە ئەگەر ئۆتۆمبیلێک 4 لیتر بنزین بسووتێنێ ئێمە پێویستمان بۆیە کە نزیکی 28 تا 30 دارمان هەبێ یعنی ئەگە حساب بەم بەراوردی ئەم داتای ئەرقامانە بکەین بە بەراورد بە سەوزایی کە باشترین هۆکارە بۆ هاوسەنگی ژینگە پێچەوانەکان زۆر معادلەکان زۆر قورس ئێمە چۆنین لەو هاوکێشەیە دارمان ئەوەندە هەیە بێگومان نەخێر چونکە ئەو دارە ڕێژەیەکی زۆرە کوردستان تووشی کۆمەڵە کارەساتی مێژووی بوو کە بەشێکی لە جەنگەکان لە هزار هەتاگوری قەیرانی ئابووریدار و سەوزایی دار بەشێک لە داربڕین کە داربڕین پێچوانی یاسای و سزای توندی لەسرە ئەمانە پێمان دەڵێن ئێمە لە کوردستان هەنگاو دێنین بەرەو پیسبوونی ژینگە ئەگە فریای خۆمان نەکەوین لەبەر ئەوە پێویست دەکا ئێمە هەمومان بەو عەقڵەتە بۆی بڕوانین هاوڵاتێک ئەگە پێویستی بەوە نەبوو کە ئۆتۆمبیلەکەی بەکارنێنێ بە بەکارینێن ئەگە بۆ یەک خولە چیش بوو مەسەرەن کارەبا تاکو ئێستا ئێمە چ کارەبای مۆلیلا کۆڵانەکان یاخود کارەبای وێزگەی بەرهێمێنانی سەرەکیەکان بە گاز بەرهەمدێ یاخود بە غاز وەلەو غاز باشترە لە گاز بەڵام بە زۆرێکی زۆر گازی بەکاردێن ئەوان کەواتە کوژانەوە یە گڵۆپیش کاریگەری لەسەر خاوێن ڕاگررتنی ژینگە هەیە کە ژینگە خاوێن بوو ڕاستەخۆ کاریگەری لەسەر تەندروستیمان هەیە بۆیە ئێمە زۆر کات گلەیەکمان هەیە بە عام لە سیستەمی دامەزراوی حکوومەت پێمان وایە ئێمە معامەڵە لەگەڵ دەرهاویشتەکان نەکەین لەگەڵ هۆکارەکان ناکەین بۆ نمونە وەزاری تەندروستی نزیکی 51,000 فەرمانبەری هەیە لە پزیشک و لە یاریدەری پزیشک و لە هەموو کارژێڕەکانی دەستەی ژینگە نزیکی 500 تا 550 کارمەندی هەیە ئەمە بە بەراورد زۆر کەمترە چونکی ئەمانە وەزاری تەندروستی لەگەڵ دەرهاویشتەکان معامەڵەکە بەڵام ژینگە لەگەڵ هۆکارەکان ئەگەمە ژینگەیەکی خاوێنمان هەبوو توانیمان ڕێگری بکەین هەم بەهۆی هۆشیاری تاک و هەمیش بەهۆی یاسا و چاودێری پێشەوەی هاوڵاتی نەخۆش بکەوێ ئێمە دەبێت ژینگەی تەندروستی بۆ دابنێن بۆی نەخۆش نەکەوێت بێگومان چونکە ئەگەر ژینگەکە خاوێن بوو بە دڵنیایی و تەندروستەکەی باشترە بێت
هەر یەکێک لە ئێمە چەند ئەرکێکی هەیە بۆ ئەوەی هەتا بتوانین ڕێژەی توشبوون بە شێرپەنجە و هاوکاری ئەو کەسانە بکەین کە شێرپەنجەیان هەیە کەم بکەینەوە. یەکەم شت پێویستە هەر یەکێک لە ئێمە ئاگامان لە خۆمان و کەس و کارمان بێت، ئەویش بەوەی کە شێوازی ژیانمان شێوازێکی تەندروستانە بێت، خواردنمان، خەوتنمان، وەرزشکردنمان دوورکەوینەوە لەو هۆکارانەی کە ئەبنە هۆی خانەکانی لەشمان ئەگەری ئەویان هەبێت تووشی شێرپەنجە بن. خاڵێکی تر کە بتوانین تەندروستی خۆمانی پێپارێزین ئەویش ئەو پشکنینانەیە کە ناوە ناوە ئەبێ ئەنجامی بین بۆی ئەگەر هاتوو خوا نەخواستە حاڵەتێکی شێرپەنجەش دروست بێت زوو بتوانرێت کۆنتترۆل بکرێ و نەگاتە ئەوەی مەترسی لەسەر ژیانمان هەبێ. هەروەها ئەندامانی کۆمەڵگا گەورە و بچووک ئەبێ ئاگیان لەو کەسانە بێ کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون و لە ڕێگەی سندوقی تایبەتی کۆمەکی شێرپەنجەوە ئێمە بتوانین هاوکاریەکانی خۆمان بگەینینە ئەوان، چونکە ئەو کەسانی کە تووشی شێرپەنجە بوون پێویستیان بە هاوکاری ئێمە هەیە و بۆ ئەوانی تووشی نەخۆشی شێرپەنجەش بوون نابێ قەت بێئومێد بن. چارەسەریەکان ئێستا زۆرتر بوون، خەڵکی ئێمە ئامادەیە هاوکاریتان بکات، بۆیە حتا ئاخر کاتەکانی شڕکردن ئومێدتان هەر بمێنێ و هیوای چاکبوونەوە هەمیشە بخوازن. هەموو لایەکتان دوور بن لە شێرپەنجە. هەر شەڕ.